هەموو کەس دەیزانی کە ئەو ماڵی خۆتی لەو ماڵی زیاتر هیچی نەبوو. سێ هەر دژمنیەک هەر کەسێک کە جەریمە بکە دەبی بیانەوەک لە خۆی ببینیتەوە. یەک لەو یعنی کە لە ماڵی دکتۆر ڕێژ لە شێخ بازیدا ئەوە بیانوە بوو، لە کاک پێشەویدا ئەوە بیانۆشکە بوو. دوای ئەگەوان بیانویست بایە پێش ئەوەی 2 مانگ پێش مانگێک پێشستا 2000 3000 ئەمن کاک پێش هەردووکمان لە بەغدایە بوون و بەتەنە دەسوڕانی ناو بەغدا. ئەگەر شتێکیان نەبێت داتان لە بەغدایە لۆ دایانویستە شتێ بکەن. بەڵام ئەو لێدانەوە ئەعلامێ ئەوە ڕیسالەک بوو نەک لە بۆ کاک پێشەوە بەتەنە بەڵکو لە بۆ حکوومەتی هەرێم لە بۆ هەموو خەڵکی لە بۆ مستەسمەرەکانی دەرەوە کەوانەیە کوردستان. ینی بۆ بڕێگری بکرێت تەوانەوە ڕێگری لەبەرەوە هەموو کەس دەزانی کاک پێشەوە هەموو کەس زانی کە بوو ئیشی تەنها بەس سمار بە حیاتی تداخلی سیاسەتیشی نەکردبوو بەڵام خزمەتی وڵاتەکەی دەکرد خزمەتی شارەکەی خۆی دەکرد لە هەموو لایەنەشە هاوکاری دەکرد هاوکاری پێشمەرگا هاوکاری ئەوانە هەمووی نقاتێکەوە لە بۆ ئەوەی ئەتوو بتەوێت کە وڵاتێک یان مستەسمرێک لە وڵاتێک گەن وڵاتێک ئستسمار ڕابگری یان مشکلێک لە وڵاتێک ببینیەوە دووش بیانۆی ئەو وڵاتەوە هەیە یعنی ئەمدە زۆر جار لەگەڵ برادران کە لەگەر قونسلیش ئیرانی کە قسەیان کردیا گوتیان ئەنگۆ غەڵەتن گوتی ئەمە دەزانین معلوماتمان غەڵەتە بەڵام ئەمە دەوڵەتین ئەمە تەنازول ناکەنێت کۆماری ئیسلامی ئێران وای گوت دەبان وای گوتیە و قونسلەکەی هەولێرش وای گوتی